بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی موچە داهاتووی پەیوەندەکانی هەرێم و بەغداد دۆخی سیاسی هەرێم ئەو چەقبەز و سیاسی کە لە هەرێم هەیە هەروەها دۆخی عێراق مەسەلەی یاسای نوێ حەشت و ئەگەری کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بەپێ و ڕێکەوتنی کراوەرەوە بارودۆخی ناوچەکە قسەیان لەسەر دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک محەممەد حەکیم قسەی لەسەر دەکەین کە لە ستۆدیۆ میوانمانە. کاک محەممەد بەخێر بێن، سوپاسیان سپاس دەکەین. با سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین، چی نوێ هەیە ئەوەندەی کە بەدارچوونتان کردبێت مانگێک کە ڕێکەوتنەکە کراوە، ڕێکەوتنی هەرێم و بەغداد ناوی بنی ڕێکەوتن لێ تێگەشتن، موچەی مانگی 6 دیار نییە جارێ بۆ وڵی کاک حەکیم پێم وایە قسە لەو بارەوە لە هەرێم زۆر ئەکرێ. هاوڵاتیانی هەرێمی کوردستان تووشی دایان نەخۆشی بوون بەدەست ئەم دەسەڵاتەوە و هەروە بە حەقیقەت بەدەست لێدوانی خەڵکێکی پۆپۆلیستیشەوە کە مەرامی خۆیان هەیە، ئەو حەقیقەت و واقعەکە. من پێم وایە هەم ئەو تیارە پۆپۆلیستە زوڵم لە خەڵکی کوردستان دەکات و خەڵکەش پێش وەقت کوشندەی دەستی دەسەڵاتێکی لاموبالاتن و گوێ بە هیچ نادەن و نەک لەگەڵ بەغدا لەگەڵ خۆشیانە بە ڕێکەوتن ناگەن. ئەمەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە هیچ ناوێکی لێ نانرێ لە قاموسی چەمکە دەستوری و سیاسیەکانە. هەرێمێک نەیتوانیوە و دەمانگ تێپەڕ ئەکا یەک دوو ڕۆژیکە بەسەر هەڵبژاردننی خولی شەشەمە نەیتوانێت پەرلەمانەکەی بخاتە سەرخەت. ئەمانە هەر شایان بەوەن لە بەغداوە، ینی پێم وایە بەغدا ئێستا لە هێزەوە گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان دەکات، شکۆڵێ ئەمانە نەیانتوانێت لە نێو خۆیانە حکومەت پێک بێننەوە، پەرلەمان بخەنە سەر کار، لەسەر سەرۆکایەتی پەرلەمان ڕێکەون. دوو حزبی دەسەڵاتدار کار دوگیان کوردن، بەڵام لە بەغدا شیعە و سوننە و کورد و ئەمانە هەموو هەن و کۆمەڵێ شیعەکان جیاوازی زۆریان لە نێوانە هەیە، بەڵام توانراوە کە چەندین ڕئیس وزەرا و سەرۆکی حکومەت و سەرۆکی کابینە و چەندین سەرۆکی پەرلەمان بگۆڕێ و چەندین سەرۆک کۆمار بگۆڕێەوە نییە. بەڵام هەرێمی کوردستان پێم وایە لە دۆخێکی زۆر خراپە. جاوام موچەی شەشات چی هەر لە ڕێوە موچەی شەش خەڵکی سەرفی کردووە و لەسەریشی قەرزار بووە، بەڵام موچەی حوتەی ئەم دۆخە ئەم دەسەڵاتە دڵڕەقا بۆ خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دروست کردووە، ئەوەی کە ئەمڕۆ بە زۆریش لەوەی لێت وەرنەگرن ئەو هەموو تەنەزولاتە لەوەیە پێش ساڵێ بە شێوازێکی تر بووایە بە هێز و لە پێگەیەکی ترۆ مامەڵەت کردە. ئەمە لە لایەکی کە هەرێم ڕاستە، هەرێم مماتەڵاکە و دیارە کاتیش دەکوژێ و ئەمەش ینی احتیمالە ئەو باس و خواسانەی کە باس سەکەن لە نیوەی سپتەمبەر، ینی نیوەی مانگینۆ شەڕی ئێران و ئیسرائیل دەست پێکا و گورز لە عێراقەوە شێنرێ. ئەمە کۆمەڵێ خوێندنەوەیە کە بۆ دۆخی سیاسی ناوچەکەی شەکرێ و هەندێک جموجۆڵی سەربازی و سیاسیش لە ناوچەکە هەیە، ینی ئاماژە بەوە دەن لەوەیە شتێکی لەو جۆرە ببێ. بەڵام ئایا وەکو چۆن لەسەر شەڕی جەولەی یەکەمی ئیسرائیل، چکە شەڕ هەر وەکو خۆشیانەڵێن بەردەوامە، شەڕی مۆساد دژی ئیسرائیل و شەڕی ئێران لە هەندێک ڕۆ دژی مۆساد دژی ئێران مۆساد ئیسرائیل، ئای شەڕەکە بەردەوامە و ڕۆژان لە ناو ئێران بە ئێستاشەوە کۆمەڵە چالاکی ئەکرێ، ینی چالاکی ئەکرێ و کارگا تەقێنرێتەوە و کۆمەڵێ ینی چالاکی مۆساد لە نێو خاکی ئێرانە هەیە و لە بەرامبەریشدا کۆمەڵێ هەنگاوی ئێرانیش هەیە، مەسەن لەگەڵ رووسیا، لەگەڵ سینە، لەگەڵ ئەفغانستانە بۆ نمونە جۆرێ لە ینی تەفاومیانە بۆ هەندێ شەبەکاتی جاسوسی بەریتانیان کەشف کردو بۆ ئێران ئەفغانستان مقابل بەوەی کەەوە ئێران اعتراف بە تالیبان بکە. ئەمە کۆمەڵی پێشهاتە لە پێشن
هەرێم احتیمالە باشیان لەسرە و ئاڵۆزیە بۆ هەرێم چکە ویست باسی جەولەیە یەکەمیش بکەیت کاک حەکیمجان پێشبینیەکان غەڵەت نەبوو کاک حەکیمجان کاتێک کەوتیان لە گەروی هورمز ئەدرێ هاوڵاتیان چوون ئەوەندەی بە پێی گیرفانیان شتومەکیان خەزم کرد و کڕیان وانە مەترسیانە بوو شت گران ببێت حکوومەتی هەرێمەگە دەربەستی خەڵکەکەی بێ دەبێ هەرچی کردووە بچێ موچەی ئەم پێشەش مانگە دابین بکات ئەگەر گرە و لەسەرەوە کاکە جەولێت تر شەڕ دروست دەبێ ئەگەر چکە من ئەگەر دانم وەکو چۆن باس و خواسەکان وە کۆمەڵە زانیاری شوا بوو کە گرە و لەسەر نەمانی ڕژێمی ئێران کرابوو لە جەولە یەکەمی شەڕا دوجاریش بەو شێوازە نەبوو ئێستش تۆ بێی ینی وەکو دکتۆر عەبدوڵڵا فێسیەڵێ ئەڵێ مەشهەدە سیاسەکان لە گۆڕانکاریان ینی ئاساییە مەسەلەن وانە هەندێکجار خوێندنەوەت بۆ واقعەکان لەوەی بۆ شێوە دەرنەچێ کە تۆ مەسەلەن ئەوت بۆ کردووە ئەو خوێنە هەڵەیە لێکەوتی هەبوو لە سەرەرێم لە گەڕی یەکەمی شەڕی پێم وابوو تا ڕادەیەک هەبوو پێم وابوو تا ڕادەیەک هەبوو جا من پێم وای باس و خواسیش و دەراویشتەی ئەوش باس کراوە لە ڕاگەیاندنەکان لەم کەناڵەیەوەشەوە باشە بەزەوەی کە پێویستە بە موچە باسی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکرێت باسی کۆبوونەوەی چوارچێوی هەماهەنگی دەکرێت لیژنەکان 15 ڕۆژیان بۆ دانرابوو 2 هەفتە ئەو مانگێک تێپەڕی مانگێک و ڕۆژێک بۆ هیچمان نەبینی پێویستە بەچی نەچوونە پێشەوەی هەرێمە بەغدایە چی کاک حەکی بەڕاستی من قسە بۆ استێلاکی مەحەلی ناکەم من زۆر بەشی خۆم دڵم زۆر بە بەغا خۆش نییە هانێەوە حەقیقەت و واقعەکە بەڵام بە پێی داتاکان و ئەوانەی کە لەبەر دەستە هەرێمەکە ڕێکەوتنامەکان جێبەجێ ناکە و من نادا بۆ کۆمەڵێ داخوازی بەغدا کە زۆریان ناڵێم هەمویان زۆریان دەستوری و یاسایی و قانونین بۆیە هەواڵەکانمان بوون کە بەیانی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارەدا وانە ئێستا لێن ئەم شەوە دەچێ بۆ بەغدا هەنی چاو بەسکردنێکی خەڵکێ بەڕاستی من شتێکیش حەزەکەم لە کەناڵەکەیەوە بیڵێم و هەندێکیش کە زانیاری بڵێن کەساتێ ناڕازایەکان کە زانیاری بڵاوەکەن و زانیاری وەفدەکانی حکوومەتە هەنێکۆ لەکوێ وەرەگرن ئەین بە برادری و بەشت لە وەزیر و لە تیمی دانوست کاروانە وەریەگرن لە ناخۆڵکە بڵاوێکەنەوە گەر ناخۆ زۆر دەکەونە هەڵەش بەڵێ مەسەلەن ئەڵێ هەموو زۆربەی هەواڵەکان ئەڵێ تۆ مەسەلەن ئەگەر هەرێم ئەمڕۆ 120 میلیارد دینارەکەی تەسلیم کرد ئەوە بەیانی موچادرێ ئێوە هەموو کەسەی زانێتە تۆگەر تەسلیمی کاو ئەگەر نەوتەکەی هێشتی بڕ هەموو قسەکەوانن ئەوەی کە بەڕاستی ئێستا دروستەکە دەڵێ بەس ئێستا گرفتەکەەوەیە کاک حەکیم تۆڵێ بڵێن هەردوو حکوومەتی اتفاقیان کردوانە یقینا نەوتەکە 160 کۆمپانیەکانە بەڵێ وانە سەتاچلی بۆ ڕێکە این هەرێم نەماوە این ڕۆز نەفتە ینی بەڵێ کە حکوومەت چی ڕوونکردنەوە هەیە بۆ ئەم قسانە هیچ ڕوونکردنەوەیکی نییە دەربەست نایە ینی ئەم حکوومەتە دەربەست نایە بەو واقع و حاڵەتەی کە ئێستا ئەم ملەتەی تێدا ینی وا تۆ نزیکە بیتەوە لە مانگینۆ مسۆگەر نییە مانگی 6 وەرگیرا بێ وانە لە دوایەوە دەبێ مانگە دەردەی دیسان گفتوگۆکان و عەرقەلەی تێکەوت و ینی بەحەقەت بەڵێ وەکو نوکتۆ قسەی خۆش نووسراوە بەڵام وەفد دەڕوا یەکشەمە وانە سێشەمە و چوارشەمە گەون ئەگەنە ڕێکەوتن ئۆتڵی بەسەرادێ و یەکشەمە ڕێکەوتنەکە تێکەچ ئاوای لێ هاتووە وەزاکە بەڵام پێم وایە حکوومەتی هەرێمەگە دەربەسی تۆمە دەربەسی ملت بواە لۆشتی تریشیە کرد غیرەوەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا بەتوێ کات کوشتنەکرد لەیان هەرێم دەسەڵاتدارانی هەرێمەوەیە ئەوەی کە پێویستە بەداهاتی ناو وا دیارە کاک حەکیمە زانی چۆنە ئێستا من مەسەلەن ئینێک لێدوانێکی وەزارەتی دارایی هەرێمە بینی ئەڵێ ئەگە گەرانتیمان بنێ 120 میلیارەکە وانە
کاکە دەبڕۆ تەسلیمی کە چی ینی گرنتی تۆ بڕۆ تەسلیمی کە و لای ملەتەکەی خۆت خاڵێ تۆمارکە بڵێ لە پەرۆشیم بۆ ئەوە من 120ەکەی لای خۆی گل داوەتەوە ئاڵێ ئەرە تۆ نقطەی بڕۆ پێش لەگەڵ عێراقەوانە ئێستا تۆ محتاجی عێراقی سکێ محتاجی کێە نە هەر دیارە کێ کێ بۆ موچە لە دەرگای کێدا وانە ڕوونە هەرێم لە دەرگای بەغدادا و هەرێمە وانە ینی لەوێ ڕێک یان هەرچۆنە بێ موچە لە بەغدا وەرگێ بەڵام ڕێککەوتنی کاتی من پێم وایە ئەم ڕێککەوتنانە ڕێککەوتنی کاتین خۆ کاکە حکیمم قسانە قسەی ئێستانین ئێمە پێم وایە مانگی 12 بوو هاان لە بەغدا بوو بە هەڵڵاوانە بوو بە هەڵڵا کە ڕێککەوتن کراوانە کە لیان پرسیین توان دوعاکەین ئەم ڕێککەوتنە تا مانگی 34 بڕ بکات وانێ لەبەرەوە ینی بەداخەوە شتی باش و چاک چاوەڕوان ناکرێت لەم دەسەڵات باشە بەزی سەیس فشاری لەسەر دەسەڵات نییە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد فشاری برسێتی خەڵک بێ فشاری ناڕەزایەتی بێت فشاری دیکە بێ هیچ فشاری لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بێ لە بەرەو لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئیستراتیژێتێکیان نەبووە هیچ پێکەوە بوونێکیان نەبووە کاک حەکیم جاران مەسەلەن سێ لایەن هەبوو وانە لایەنی ئۆپۆزیسیۆن وایە خۆناغی دوای 2009 دوای 2011 بڵێن دوای ئەوەش تا هەژدەوانش ینی لە حەڤەی شوانە پێکەوە بوونێکە بوو استراتیژێتێکە بوو ئەزانی چیەکەی ڕۆژ بە ڕۆژ هەفتە بە هەفتە مانگ بما کۆمەڵی پرۆژە هەبوون ینی پرۆژەی کە تەسلیم چاکسازی تەسلیم بە دەسەڵات کرا ئەین کۆمەڵی شتە بوون لەناو پەرلەمان پێکەوە بوونێکە بوو بەڵام ئێستا هیچ لەوانە نییە وانە هیچ لەوانە نییە و وگرە جۆرە لە منافەسە هەیە ئەم بڵێ ئەم بڵێ من یەکەم و بڵێ من یەکەم و بڵێ من لە پێشم و یان مەسەلەن هێڕشکردنە سەر یەک و تۆمەتبارکردنی یەک و طبعاً لە ناو ئەم وەزعی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش دیارە یعنی هەیشە مەسەلەن بۆ خۆیەتی کە بۆ خۆیەتی ینی لە هەدەف ئۆپۆزیسیۆن ئێستا لە ڕێڕەوی خۆی لای داوە بۆی پێم وانێ هیچ فشارە لەسەر دەسەڵات مەگەر وەکوی ئەعلام چکە پەرلەمان نییە تاکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وانێت تایدا ئەو بکەن هەندێک کە ساعتیش هەن لە کوردستانەکە ڕاستەکەی جۆرە لە جۆرەکان توانیوانە جۆرێ لە فشار لەسەر دەسەڵات دروست بکەن بەو زانیاریانەی ئەسرار و نیهێنەکانی دەسەڵات کە ئەی درکێنن ئەگەر لایدەوە ناتوانن ئێوە بەشی خۆتان بێنەوە سەر ڕێڕەوەکە ئەو پۆزیسیۆن لە ڕێی خۆی لایداتری ئەمە پێم وایە پێشتر باس کرا و دەست پێشخەریمان هەبووە و لە انتخاباتەکان و لە هەڵبژاردننی ئەم دواییە و پێکەوە بوونەوەوانە پێم وایە لەو ڕۆ باس کرا و لەم کەناڵەکەی ئێوەشەوە هۆکارەکانی شکستی خراوەتە ڕوو واڵوێستی کۆمەڵیش لەو ڕۆ دیار بووە باش بەزوکو فشاری ئەی فشاری بڵێن پێشتر لەسەر و بەندی هاتنی موچەی مانگی 5 خۆ پیشاندان هەبوو لە شار و شارۆچکەکانی ناڕەخراو ئێستا فشاری برسێتی خەڵکی نیە لەسەر دەسەڵات ئەوە بڕوە پێ دوایە تا سەر خەڵک بتوانێت تەحمل بکە لە بێبازاڕی لەو بێ موچەیی ئێستا لە مانگی 12 تا ئێستاەوە 8 مانگە 5 موچە دراوە هەژمانگ زیاتر ئیتر کاک حەکیم بە هەندێ هەواڵ و بە هەندێ لە 4 مانگا و موچەیەک جۆرێ لە بڵێن ینی موقەت کاتی بەڵێ بە جەماوەر دراوە بەڵام پێم وایە بگاتە ئان و سات و وەز و ئەوە خەڵکی پێم وایە هەڵوێستیە بێ ئەڕژێنە سەر شەقام و جۆرێ لە فشار دروست دەکەن نەبێت لە هەندێک ناوچەی کوردستان و بەداخەوە جەماوەریش وانە یەک ئاراستەنی نوۆیەنە تەحمل و سەبری جەماوەری لە ناوچەی بۆ ناوچەیەکتر جیاوازە و ئەوەش واقعەکە کە تووشی خەڵکی کوردستان بۆ جۆرە لێ بووی بێئومێدیش ڕووی لە خەڵکی کوردستان کردو ڕاستەکەی ینی جۆرە لە بێئومێدی و بێمتمانەیش بەلایەنەکانی ترکە فشار بکەن و حتا خەڵکی ئێستا ژیر بۆ کاک حەکیم بە متمانەی بەوەی کە لە دەرەوشە ئەوتێ
ینی هێزە نێودەوڵەتیەکان یان زلێزەکان یان هاوسیەکان چیەڵێن و بەرژەوەندیان چییە؟ بەرژەوەندی دیارە تا ئێستا دەرەوە و ئەقلیمیەن و جیهانیەن بەرژەوەندی لەگەڵ دەسەڵاتدایە. بەس باسی هیچ فشارێکی هەرێمیەتی نێودەوڵەتی نییە بۆ بە ئاراسی ڕێکەوتن لە بینی هەرێم و بەغدا چارەسەرکردنی کێشەکان؟ ئەمن پێم وایە بۆ هەردووگیانە و فشارانە بۆ هەردووگیانە هەندێجار هەرێم و یان لایەنێکی هەرێم وای دەرەخە کە ئەمریکا وای کردوان بە هەردوو لایەنە لێڵێ ڕێکەوەن. من پێم وانە هیچ فشارێک بە تەنها لەسەر بەغدا هەبێ بۆ ڕێکەوتن نا لەسەر ئەوە هەیە. جا بۆچی خۆ حکیمەگەر ئەمریکا لە یەک دوو بڵێن حەقلی نەوتی کوردستان هاو بەش بێوانە خۆ لە بەسرە و لەوانە زیاتری هەیە وایەنە وە لەم دوایە کۆمپانیا ئەمریکیەکان لەگەڵ سوودانیا ڕێکەوتن نامەیانی مۆر کردووە. یانی تۆ دێت بۆ شتێکی کەم شتێکی زۆر لە دەستخۆی بدا یعنی بۆ فشارەکە فشار بە بەرژەوەندی خۆیەکەوە ئەمریکا بەپی بەرژەوەندی کۆمپانیەکانی فشارەکە. باش بەس نزیکبوونی هەڵبژاردن کاریگەری هەیە لەسەر ڕێکەوتن یا ڕێک نەکەوتن جا چ لە هەرێم بێ چ لە بەغدا بێ لەلایەن شیعەکان بێ مەسەلی هەڵبژاردن هەڵبژاردن بەکام کاریگەری کاک حەکیم جان دوو بەرپرس ئەڵێن موچە لەسەر عێراق نییە لەسەر هەرێمە یەکیان سوودانی ئەوکان کاک وەزیری خارجیە کە کوردستانیە کاکتۆر فواد حوسێن وانە ڕوونە لەبەرەوە ئەم وەرەقەی موچە کە سوودانی بەکاری ئەهێنێ بۆ خۆی حتمما سوودی لێ بینێ بۆ هەڵبژاردن بۆ ئێستا موچەی هەرێمی کوردستان بەڵام وای کردووە هیچ تاانێکی یاسایی هەڵ نەگرێ ئەگەر نایدێ بۆ کورد بۆ ناچێ حکوومەتی هێرم بۆ ناچێ شکات بکات لە محکەمەی فیدرالی وانە ئەگەر وەکو خۆیان ئەڵێن ئەمە مافێکی دەستورێ بۆ ناچن سکاڵا بکەن زای بۆ ناچن چۆ بڕارەکەی محکەمەی فیدرالی ڕوونە وانە ئەڵێ موچە بدا ئەوش دەبێت نەوت و نانەوتیەوەی تەسلیم بکە وانە لەبەر ناتوان بڕۆنتانە بدەن بەس بۆی جار وایە بچن بە گژی تۆیەکە منێکە یەکێکی تر کە قسەکانە ڕزایی دەرەبڕێ ئەڵێ مافە دەستوریەکان و ئەمانیش خۆ بەداخەوە دەنگدەری ئێمەش وشیاری نییە بۆ ئیشی بینی مانگی دەکە حەملە دەستی پێ دەکە ئەی بینی چۆن کۆ بنەوە لە لستەکانی دەسەڵات کۆ بنەوە و لیان و تافیان بۆ لێدەن و چۆپڵیان بۆ لێدەن و کە نەما مانگی دوو موچیان وەرگرتووە. باش بەس مۆسمی ئێستا لەبەر هەڵبژاردن سوودانی نەرمینانوێنێ لایەنە شیعەکان پێویستە بەوە کە پێشتر بۆ نمونەجاری وێ بەس کاک حەکیم من پێم وایە تا مانگی 5 فرسەد بوو یعنی باشە برادرانە بۆ خۆ ینی هەریەکەیان 40-50 ساڵ بڵێ هەیە 70 ساڵ کاکە حەفتانە 6 ساڵە سیاسەتەکە وانە بەڵێ نەیانەزانی کە سوودانی بەتەمایە بێتۆ سەر و کۆمار نەیانزانی خۆی کاندی دەکا و لست دروستەکە نەیانزانی بە پارێژ بێ هەندە پەرلەمانتاری لێ کۆ بێتۆ لستێکی بەقوت بێ نەیانزانی کۆمەڵی هەنگاوی بە تایبەت لە ناو بەغدا و لە هەندێک پارێزگاکان شتی خزمەت گوزاری تا ڕادەیە کردووە و نەیانەزانی گومانێک هەیە کە سەدر پشتیوانی بێ احتیمالە پشتیوانی بێ نەیانەزانی وەرەقەی موچە و وەرەقەکانی بەرامبەر هەرێم بەکارێنێ وەکو بینێکی هەڵبژاردن خۆیان زانی ێبا تامانی 5 کە کاتێ پارەی ئاسانترەدا لەگەڵی ڕێککەوتنایە تا کۆتایی ساڵ ئەوەی لەسەریان بوو خۆنن کاکەمانە بۆ خۆیان ینی اتفاقیان کردووە و لە یاسای بوجە دەستیان هەڵبڕیوە کە ڕۆژانە 400,000 بەرمیل تەسلیمی سۆمۆ بکەن وانە خۆیان ئەگەر ئێستا ئەگەر حکوومەتی هەرێم هەست دەکا مافی دەستوری خەڵکی کوردستان پێشێل کراوە یان مافی حکوومەتی هەرێم خوراوە با بچێتە محکەمەی فیدرالی سکاڵا بکە بۆ نایکە بەس ئێستا ڕۆڵی محکەمەی فیدرالیش نەگۆڕاوە چونکە زۆربەی سکاڵەکان ڕەت دەکاتەوە چونکە سەرۆکی تازەی بۆ هاتووە دادگای فیدرالی واژیان کۆ کردەوەی سەرۆکی کۆن دەسەڵاتیش دوو دادوەری هەیە لەو بەڵێ حەوت دادوەرەی سێ دادوەریان یەکیانی یەدەکە وانە بەڵێ خۆ هەیەە خۆ ئەتوان لە ڕێوانە ڕۆڵ ببین بەڵێ
مەرجیش نییە هەموو زۆربەی سکاڵەکان ڕەت دەکاتەوە مەرج نییە کاکە حەکیمیان ئەو سکاڵانە ڕەت دەکرێنەوە کە لەوەیە مەسەلەن هەردوو وجهة نەزەر هەبێ وانە بەس تۆ کاتێ بڵێ مافی دەستوریم پێشێر کراوە ئێ مافی دەستوری دەبڕۆ یەکێ لەوانەی کە محکەمەی فیدرالی لە پێناوە دامەزراوە ئەویشەوەی هیچ پارێزگایەک هیچ موەسسەسەیەک لە عێراقا کە مافی بە پێی دەستور بە پێی مادەیەکی دەستور پێشێل کرا سکاڵا بکەوتانە لێت بەس ئەوی تێبین دەکرێت بۆ شاندی باڵان ناڕۆ بۆ بەغدا شاندی تەکنیکی و بڕیار بەرز ناڕۆن بۆ بەغدا ئەوە مەسرور بارزانانی ئەو قوبات تاڵەبانیانی فەرمی بڕۆن دەبێت لە خۆیان بەڕێزت خوێنەوەی بۆ دەکەی من هەرەوەیە کە پێشتر بۆم باس کردی و گریمانەیە و بەستنەوەی دۆخەکەی بە شەڕی مەسەلەن ئەو شەڕی کە چاوەڕوانەکرێ و دامانە هەمووی بەزاو سوودی دەبێت بۆ خەڵکی کوردستان ئەگەر بارگشتی دروست بێ لە ناوچەکە خەڵکی کوردستان سوودی لێ دەبینێ کاک حەکیمگیان بەڵێ لەم شەڕانەیە هەردوو دیوەکەی واردە باشە با من پێت بڵێ ئێستا ئەو تا خەریکە ڕێککەوتنێک لەسەر غەزاکرێ وانە کە پێشنیازێکە خراوەتە بەردەست حەماس و حەماس بابزان موافقەی لەسەر دەربڕیوە چەند خاڵێکە باشە باشە ئەمە گریمانەیە کە سڵح بکرێوانە ئای گریمانە نییە کە شەڕەکە زۆر گەورە بێ باش گریمانەیە هەر عاقلێک هەر عەرەبێ سەمونە زۆر جارەڵێن عەرەبەکان ئەی مەسەلەن فکر ناکەنەوە ئیسرائیل بە تەمای چییە کاکە ئیسرائیل بەر بە ئاڵاکەی ئیعلانی کردووە بە تەمای چییە سەموو وڵاتە عەرەبانە نییە خۆ خەڵەتێنن ئیسرائیل ئاڵاکەی ئاڵایەکی سپیە وانە دوو هێڵی شینی تێدایە وایانە هێڵە شینە زانی معنای چییە لە نیل بۆ فرات تا سەم دوایە وڵا لە عێراق و کوێت و سعودی و ئەمانە هاتوونە دەنگ وڵا نەتانیاهۆ باسی نەخشەی ئیسرائیلی گەورەی کردەوە باسی ناوێ خۆتان دوو لە ڕووجەنابت و بینەران گوێگران دوو لە ڕووی ئەوان هۆ گێل و گەمجاکان ئەگەنا ئیسرائیل نەخشەکەی دیارە استراتیژێتی دیارە لە نیل تا فرات لەو بینە هەمووی بگرێ واتە هەردووگی واردە ئێستا واردە کە ترامپ و پۆتین تەواو ئیتفاقی بکەن وەندێ لە خاکی ئۆکرانیا ئەدەن بە رووسیا و بەرامبەر بە هەندێک شتووە بەڵام واردیشە شەڕەکە گەورە ببێ لەبەرەوە هەڵەیە تۆ بڵێ شەڕێکە لە گرسێ و عێراق لە ناوە چێ و ئەم دەسەڵاتە ئەگۆڕێ و کاکە ئەمانە زۆر بینرا وانە مەسەڵەن دێ معارضی عێراقی هەبوون بۆ دەسەڵاتی عێراقی ئێستا تویان لە 24 سوپا دابەزێ و سوپای ئەمریکی وانە سوپایەک دروست بوو عێراق بەغدادا ئازا دەکا و چی ئەوانە گۆڕانکاری لە پێشن ڕاستە گۆڕانکاری لە پێشن کات ئێستا لە ناو کۆنگریسا باس و خواسی یاسای ئازادکردنی عێراقەیە ئەمە ڕاستە دوو کۆنگریسمان و سێ کۆنگریسمان و چوار کۆنگریسمان و بەڵام دوهجار وانە دوهجار بڕیارەکە دەرەچێیان نا یاساکە دەرەچێیان ناوانە لە 97 یاسای عێراق ڕزگاری عێراق کلینتۆن ئیمزای کردوا بوو 2003 سەدام ڕوخێنرا وایەنە حتا بڕیار دەرچێ یاسا دەرچێ مەرجیە یەکسەر جێبەجێ بکرێ باشە بەس وەکو دوا پرسیار لەسەر موچە دەچین سەر مەلەفیاڵ بژانەکان هیچ گەشتبینیە کە یان خۆ پەیوەستە بەوەی کە پابەندەکانیان جێبەجێ بکەن لە سەڵاتدارانی هەرێم بۆ موچە وڵای هەرەوەیان لە بەردەستە کاک حەکیمەی چی ئینێکیان نییە بەڵێ جارێ خۆ لە ناوخۆش دەستی لە داهاتی ناوخۆ نەود نادن ناوتی قاچاق و وایە بۆ موچە کاک حەکیم ئێستا با من یەکشتت پێ باش ئێستا بڵێن ئەگەر مەسەلەن قسەیەکیان بیستی وەکو باسمان کرد با زۆر نەیڵێنەوە گۆڕانکاریەکە بێ لە عێراق و خۆیان بۆ حازر کرد باشە ئێستا ئێران و مەسەلەن نەتەنیاهو شەڕەکەی لەگەڵ ئێران بۆ ڕاگردوانی بوو ئێستا ساڕوقی نەما بوو ئەمریکا ساڕوقی بۆ سیستەمە بەرگریەکە باش
ئەی ئێران ئێستا چیەکە وانە سیستەمی رووسی هەیە بەڵێ نوسخەی رووسیشی وەرگرتووە هەنێ و نوسخەی رووسیا بۆ خۆی دایناوە دابێرە ئەوە سینیش هێنا ئەو خەریکی استحکاماتی خۆیەتی باشە دە ئێمەش ئەگەر بە تەمان گۆڕانکاری بێ لە عێراقا چیتان کردوێتە هەوڵدەن موچەی ئەم سێمانگە مسۆگەرکەن چوارمانگی مسۆگەرکەن وانە 6 و 7 و 8 ناتوان لە داهاتی ناوخۆبی دەنەگە پێت وایەگەر وڵی کاک حەکیم پێ و داتایانەی کە بڵاوەکرێتەوە ڕۆژانە ینی دیارەوانە مەسەلەن هەرێم نزیکەی 3 تریلیۆن نەوتی ئەم ساڵ فرۆشتووە وانە ئەی خۆتوانە سێ موچەی پێ بدە بێجگە لە داهاتی ناوخۆ کاکە حەکیم لەسەر داهاتی نوێ خۆش چیرۆکی زۆر گاڵتە ئامێزەیە ینی مەسەلەن دایرە هەیە باسەکرێ ڕۆژی ملیارێک ئەوەنە دیاریشە کاکە تۆ دیار هەریشتکەوە بەم دایرانەی حکوومەت ئێستا هەر بە ئاسانی ئێنت لێوەرەگرن هەر بۆ خۆشی هەر بۆ خۆشی من لە ساڵێکە 3 غەرامەم هاتووەتە سەر ئین کامێرەی چاودێری باشە گیان ئەم 3 غەرامەیە 90,000 90,000 دوار بۆ خۆشی برادێکم تم وڵا بیبینە بزانە ئەرێ بزانە ئەو ڕۆژە چیم لەبەر بۆ نمونە دەرکە دووی من نییە هەری خۆت نەبوو نەخێرەری من نییە ئەی بۆشە نووسی ئەزانی بۆ تەماشا هەر لە وەرگرتنی پارە حکومە زۆر ئازایە سیارەی بەغدا بووە کۆدی یانزە بووە ڕقەمەکە ڕقەمی سیارەکەی هەم بڵێن ئێستا تۆ ڕقەمی سیارەکەت 444 بۆ نمونە سلێمانی بەڵام 21 سلێمانی وانە ئەم برادرانە یەکسەر 270,000 دیناری فۆرتێکی ڕەشی بەغدا لەسەر من تۆماریان کردو لیان سندوم و ئیجاوەرە بەم کامێرەی چاودێری چەندێ لە هاوڵاتی ئەم کوردستانە ڕوودکەنەوە و زۆربەیشیان ینی بڵێن مخالفەکەیان نەکردووە هەر زۆر پێکەنین بەڕاستی زۆر جا حکوومەت شتێکی زۆر خۆشیەیە کە پارەت لێ وەرەگرێ سەدێک لێت وەرەگرێ ئیشەکەت بۆ ناکە پارەکە وانە تۆ بڕۆ هەر ئیشێ بکە باڵە بەس دوایی کە بەقەڵەت لێت وەرەگرێ بە ساڵ ناداتەوە ئەو مەتەڵی زۆر هەیە من ئیشم نییە بەڕاستی ینی وازاوندێ لە برادران هەن یانێ داتایانە شەوانە و ڕۆژانە خەنە سەر تەلەڤیزیۆنەکان وانە دەخولێکێکمانەوە بە سوارد باڵبژانی پەرلەمانی عێراق پێرە چێ بکرێ وایە پێ دوای هەموو لایەنە کوردیەکان بەشدار بن چکە دەنگۆیەکە بگوایە بایکۆتێک بکرێ شتێک کاک حەکیمەگەرم هەواڵ و زانیارانە ڕاست بن ینی شتێک لە عێراقا ببێ بەتایبەت بەرامبەر حەشت حەشدی وەلایی بڵێن پێ ناچێ شیعەکان یەکدەنگ بن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەوە بەس یاساکەت لەبەرەوە ئینی هێز تەرازووی هێز بڕانکاری بەسەرتاتێ بەڵێ چونکە بۆ تۆ تەماشاکەم بۆ نمونە ئەمریکا بۆ پس ئەمریکا ئیسرائیل لەلایەنێکی کوردی بدا لەم لایەنانەی خۆمانوانە بزانێت جەماوەریان زاتەکەن لە ئینتیخابا بچن دەنیام دەنێ کارگەری دەبێت چۆن لەبەرەوە لێدانی ئەوانیش بەس پێ دوای یاساکە لێدانی ئەوانژە تۆ نابێ بەراوردی شیعی عێراق بە ئێران بکەی ئێران هێزەکەی هین ساسا لە ساسانیەکانەوە حەزارەت و شارستانێتێک هەیە یەکگرتووی خەڵکی ئێران بەرامبەر بە دوژمنان ئەوە کۆمەڵێ ئینی خۆت تو نابێ بێ عێراق بەراورد بە ئێران بکەی شیعی عێراق بەراورد بە ئێران بکەی ئەوە زۆر هەڵەیە لەبەرەوە ئەمانە خوێندنەوەن نای من ئەمڕۆ ینی ڕۆژگاری ئەمڕۆ وەک جاران نییە پێشببینی بۆ هەندێ شت بکەی وا دەرچێ بەڵام خۆتا ئەندێ سیاست مەداری کورد دەڵێن مانگینەوە هەندێک سیاست مەداری عەرەب دەڵێن مانگینەوە هەندێک گۆڕانگاری و کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عینی ئەسەد و ئانام هەموو ئاماژەن بەس وەکو پێم وتی جار وایە
پێچوانەکەی شێبێ ئەو کشانەوە بە پێی ڕێکوتنی ئەمنی نییە عێراق و ئەمریکا کە 2020 واژۆ کراوە دەبێت لە مانگینۆ بڵێن دەست بە کشانەوە بکەن و ساڵی داهاتووش لە هەرێم وەکو شەڕکەر بەڵێ وایە بەڵامی تر ئەو قسانێشان وانە ئەو قسانێشان کە گورزێک لە پاوشکاری خامێنیە لێ ئەگەری جەنگکێ بەڵێ لە جەنگ هەیە و لە جەنگ داین و با ئێمە دەست پێشخەر بین ئێمە هێڕش بکەین باش بەس بۆ ئۆکو یاسای نوێ حەشت پێ ئەو یاسایە دەری بچێن ئەو یاسایە کاکەین ئەو یاسایە پێشبینیەکان نزیکترە کاتوان دووریە خاتەوە لێدانی عێراق ئەو یاساگەر دوا بخرێ ئەو یاسایە تێپەڕێنرێ ئەو بۆ چوون و پێشبینیانەی کە باس لە لێدانی عێراق بتە لێدانی حەشتەکە نزیکتر دەبن لە واقعەوە باشە وەکو کۆمەڵی دادگەری و خۆتان حازر کردو بۆ هەڵبژاردن وایە سێوە حازرن و بزان دوێنێش 11 کاندیدی پارتیویەکێتی بە تۆمەتی باسی خراپبوو ئێوە حازرن ئێمە حازرین بۆ هەڵبژاردن و ئێمە هەڵبژاردن تۆرێکی سەرەکی کۆبوونەوەی داهاتووی سەرکرداتی کۆمەڵ دەبێت ئینشاءڵڵا باردۆخیش باش دەبێت ئینشاءڵڵا کۆمەڵ دادگەری قۆناغی زۆری بڕیون و قۆناغی دوای کۆنگرێش شاڵە هەنگاوی تازە و سیاسەتی تازە و استراتیژێتی تازەی کۆمەڵ زۆر چاکە چوار خولەکێکمان ماوە لەسەر بارودۆخی ناوخۆی هەرێم ئەوەی کە بەڕێزووتت لە قاموسی هیچ شوێنێکدا نییە ئەوەی کە بەڵام باسی کۆبوونەوەی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکایەتی کاتی پەرلەمان دەکرێت لە مانگینۆ ئەمە سەر ناکێشێ بۆ پێکێنانی کابینێکە من باوەڕ ناکەم کاکە من متمانم بۆ قسانە نییە متوانە بۆ قسانە نییە و هەندێک جار هەندێک هەواڵ دروستەکرێ بۆی خەڵک موچەی لەبیر بچێتەوە بەس ناکرێ بە کاتی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێ ئەکرێ بە کاتی ڕێکەوەن بەڵام وەکو لێدوانی خۆیان باسی کاتی ناکەن باسی حیا چونە تا ئێستا پەرلەمانیان پێک نێناوە وانە ئەرەوەیە کە ینی بەگەڵ عێراقیکەن بە پاکێژێ ئەگەر انتخاباتی عێراق تەواو ببێ و بە هەردوو لایەن لەگەڵ پاکێجی سەر و کۆمار و وەزیرەکان وانە لەوەی تێکەڵی بکەن پێ تازت کۆتایی هاتووە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق حکوومەتێکی نوێ ئەو حکوومەت پێک نایە حکوومەت پێک نایە ئەمما وەکوت بڵێ هەر بڵێ شتێکیان کردووە پەرلەمان سەرۆکاتێکی کاتی پێک بێننەوە شتێکی کرد باش بەس نەبوونی ئەرچەندە بڵێن تێبینی هەبوو لەسەر هەڵبژاردنەکان نەبوونی بۆ نمونە حکوومەتت پەرلەمانت کاریگەری هەیە لەسەر پەیوەندی لەگەڵ بەغداد من پێم کاریگەری هەیە بەڵێ چۆن تۆ پەرلەمانێکی چالاک و ئەکتیڤت هەبێ حکوومەتێکی تازە پێکێ نابێ وانە چۆن لە بەغداش حسابێکی زیاتر و پێگەی یاساییت بەقوتر دەکا وانە حکوومەتە چەند ساڵە با 7 ساڵە وانە لە 2009ەوە بەڵێ 6 ساڵە وایە پێگەی یاسایی هەرێم لاوازە انتخابات کراوە 8 مانگە موچە وەرەگیرێ بەڵێ موچە ینی ئەگەر موچە بدراوەریانە کردوانە موچەی پەرلەمانتار مەبەست ینی بەڵێ 8 مانگە موچەیان بۆ بەستراوە لە 2 سوێندیان خواردووە هەکوا پەرلەمانی کوردستان خۆوانش حساب لەسەرواکەن وانە حساب لەسەرواکەن حکوومەت نەیانتوانێت لەبێن خوانە حکوومەت پێک بێنن بەزیستای کە پێگەی هەرێم لاواز بووە پەیوەندی بە و ناوخۆی هەرێم هەیە کە دامەزراوە نیە کە گەندەڵیە کە نەعادالەتی پەیوەندی بە بەغدا شوێ کە بیەوێ دەسەڵاتی فیدراڵی کەم کاتۆ یاخود چۆن دەیان وەفدی ناڕازی مامۆستایان وانە چۆن لە بەغدا سکاڵای کردو شکاتی کردو محکەمەی فیدرالی چەندین سکاڵای هەیە وانە لەسەر پەرلەمانی لەسەر پێگەی یاسایی پەرلەمانی کوردستان خۆمان سکاڵامان نەکرد بەڵێ وایانە لەبەرەوە ینی پێگەی هەموو ڕوویەکەوە پێگەی هەرێم لە بەغدا پێگەیەکی لاوازە ماوەسمێ خودی ناوخۆی هەرێمای کردو یاخود چووکە خوێنەوەی شێ لێنە دەسەڵاتدارن دەڵێن بەغدا زوڵمان لێ دەکات ئەی زوڵم دەکات ئەی بۆ ماونە تۆ لە بەغدا کاک حەکیم بۆ ماونە تۆ لە بەغدا کورکا حەکیم
پردێک لەو ناوچە جێناکۆکانە دەرەچێ ئەمێ دەنە مەسوولێکی کوردەوە دەنە مەسوولێکی کورد برای بەڕست بۆ خەڵکی شتە زانە ئەو گوتارە چی هەموو ڕۆژێکردنی لایەنە کوردستانەکان لە بەغدا پرۆپۆزۆل بۆ شتیوە ینی لەوەی مەمانان پێمە عیبە تەقدیمیکەین تەقدیمیەکەن بۆی پیان بدرێن پرۆژیان بکرێت هیچ پرۆژیان بدرێت ئەی چۆن بۆچی جێ نایڵێ ئەگەر پەکداونە زوڵمەکە دەجێ بیاڵە وانە چکە پێشتر باسی کشانەوە کرا باسی زۆر کات کەی بۆ کەی هەڵیان گرتووە ئەم خەنجەری کشانەوە بۆ کەی هەڵیان گرتووە ئێوە ملەتەکەیانە ڕزوان دەربەست ناێن کە حەکیم دەربەسی موچە نایە موچە لەسەر موچە پەکیان کەوتووە پەکیان نەکەوت چیە کاک حەکیم کوردستان غێری ینی نەزانم زۆر بڵین بە 20,000 زۆر زۆر بڕۆ 50,000 باشە ئەو تەبەقەیە تا ساڵ موچە نەدرێ گویان لێنێ خوارەمە ئەتر چینی وەسەد و چینی هەژار ئەم بێ موچەیە کاریگەری لەسەریان دروست کردووە خەیری ئەو 50,000 ینی بە هەموویەوە مستەفیدینەوە ینی سەرانی دەسەڵات و ئەوانش لە دەوریانن و ئەوانش بەرژەوەندەکانیان هەڵە سوڕێنن و لە شار و شارۆچکەکانی کوردستان و لە بەغدا و کاکە ئەو پرۆژانەی بە لە بەغداش سوودانیەوەی کردووە خۆ زۆربەی کودراوە بە کورد کوردیشین کێ من کێ پارەی کێ ڕوونە سپاس دەکەین سپاس بۆ جەنابتان سپاسیان سپاس ببینێرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ